لا توري كمي برنامج باني باشكر سام باز لأنه مني حاجيان دكين هروها بيروزي أم نوروجي يكمي زي حجة دا بتشي دقرة تواني شون باز كراو إما بو قفتو زياترو ورقتني زاني أري زارتو ودكاري أم بابتا بميوان داري دكتور مجيد سعيد زاني عيني بخير بدكتور باني باش باس أنا مش أنا إما باز لأنه مني حاجيان دكين إنه نوروجي يكمي زي حجة بتشي دقرة تو بيروزي أم نوروجي لتشي دا والقرآن بيروز دا شون باز دكرت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومواله سپاسی بەڕێزانەکەین و سپاسی کەناڵی ئینارتیەکەین بۆ گرنگیدان بەم بابەتە دیارە بە ڕۆژی یەکەمی ذیلحیجە لە قورئانی پیرۆزدا خوای تەبارەکە وتەعالا باسی کردووە ويذكر اسم الله في أيام معلومات والآية والفجر وليال عشر ابن عباس لهردو آياتك لتفسيرك يا فرمي ما بس بي دروجي يكمي ذي الحجة أم دروجة جواز لروجة كانيتر والروجة قورية لا خداي تبارك وتعالى وكردوي تشاكتيايا خيري زياتره كي كم روجي ججني قرباني شي برأكه طبيعي نوميني حاجيان نوروجي يكمي مانجي ذي الحجة لو نوروجا ياخذ بججني قرباني شوكة بأوتي عشر ذي الحجة هذا الروجكا كردو عملي صالح تيايا بيغمبري خوا صلى الله عليه وسلم فرمي خيري زياترة للروجكان يتر ما من أيام العمل الصالح فيهن أحب إلى الله من هذه الأيام أي أيام العشر قالوا ولا الجهاد في سبيل الله قال ولا الجهاد في سبيل الله إلا رجل خرج بنفسه وماله ولم يرجع بشيء أخرجه البخاري بيغمبريانا فرمي صلى الله عليه وسلم هيج روجك نية للروجكاني صال كردوي تشاك تيايا قورة تربية لم روجانا وتيان أي بيغمبري خواه صلى الله عليه وسلم آية كسيكيش كجهاد كربي يعني جاني خوي فدا كربي لبيناوي إسلام دا آية أويشا لروجكاني ترا كردبيتي لك كردوي تشاك لم روجانا قورة النية قال ولا الجهاد في سبيل الله تيكوشان لبيناوي خويشا جهاد جلم لروجكاني ترب قي أم روجانا كردوتي قورنية إلا مقر كسيك بخوي وبمالكي وروجتبه بو جهاد نقرابته وهذا اللي ردا بيغمبري خواه صلى الله عليه وسلم تشويقي إيمان دارانك أمتكيك ككردوي تشاك لم روجانا لم دي ذي الحجة كالله أعلم إن شاء الله ليك شما ودس بيك أبو أمصال زور قورية لهمو كردوي تشاك كان لا نيش لا هم شكر دي مسجو لا طاعة عبادة لا حق الله وحق الناس لا سرداني خوش مثلا تشييع جنازة هاوكاري كردني فقير وهجار والحال يعني تعاون هاوكاري يكتري همو روجو كيك لا كردوا شاكا كانوا او همو يتيا لم روجانا خيري زياتر لباقي روجا كان يصل كاتا نوميني حاجيان ئەوانەی کە بە ڕۆژوە بوون ئەوانەیە ڕۆژوو بگرن نوێنی حاجیان ڕۆژوو گرتنەکە چۆنە لێرەدا دیاریکراوە یاخود دەبێت نوێ ڕۆژی کاملەکە هەمووی بە ڕۆژوو بێت خۆی تەبیعی لەناو ما من أيام العمل الصالح العمل عملی صالح واتە کردەوەی چاک ڕۆژوژ یەکێکە لەوانە کە پاڵفتەکردنی دەرونی ئینسانە تەزکیەی ئینسانە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ هەر ڕۆژێک سنەت ئینسان بە ڕۆژوو بێ ئەو ڕۆژە 70 ساڵ لە جەهەنەم دووری خاتەوە واتە ڕۆژوو یەکێکە لەناو عەمەلە ساڵحەکان لە عەمەلە چاکەکان لە گەورەکان لەوەیە کە خوای لەخوا ئینسان لەخوا نزیک ئەکاتەوە تەسکیە و تەصفیەی ئینسان ئەکا بۆیە لە هەر نۆ ڕۆژەکە ئەگەر بتوانێت لە هەر نۆ ڕۆژەکە سنەتە وەکو باقی کردەوەکانی ترتیایە و هەر فەرمودەی تریش هاتووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڵام هەر تەنها ئەو فەرمودەیە کافیە بۆ ئەوە کە ئەگەر بتوانێت هەر نۆ ڕۆژەکە سنەتە ئەگەر نەیتوانی ڕۆژی نۆهەمینی کە ڕۆژی عەرەفەی پێ ئەوترێ ئەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەبێتە کەفارەتی 2 ساڵ ساڵێک لەوە پێش ساڵێک لەوە دوش ئەبێتە کەفارەتی 2 ساڵ بۆ نمونە ئەگەر کەسێک ڕۆژەی عەرەفەی گرتبێ دوای ئەوە ماوەی ساڵێک نەگاتەوە عەرەفە هەندێک ئینسان عادەتەن گوناهی سەغیرە بکەوت بێتە ناوێ مەسەلەن ئەوانە مەجالی ئەوەی نەبووە تەوبەی لێ نەکردبێ وفاتی کردبێت لە ڕۆژی قیامەت خودای تەبارەک و تەعالا ئەفەرمێ سەیری دەفتەری ئەعمالی بکەن
ڕۆژوی عەرەفەتیایە بە ڕۆژوو بووە بەڵێ ئەوە بۆتە کەفارەتی ئەو گوناهانە کامل هی ساڵێک داهاتوو ساڵێک لەوە پێش ساڵێک داهاتووشە لەبەرەوە ئەگەر کەسێک توانی هەر ڕۆژەکەتیایە بە ڕۆژوو بێ و کردەوەی چاکتیایە لە ذکر و ئەوراد و تەسبیحات و نوێژ و تاعەت و عیبادەت و خێر و سەدەقە و ئیحسان و ئەوەی ئەتوانێت درێغی نەکات چونکە فرسەتە لە ڕۆژەکانی تر لە باقی ڕۆژەکانی تر لە ساڵە گەورەترە یعنی حتا عولەمایان ئەفەرمون لە دەی ئەخیری مانگی ڕەمەزان شەوانی لەیلەتول قەدر گەورەیە بەڵام ئەم ڕۆژەکەی لە هەموو ڕۆژەکانی ساڵ گەورەتر لە ناویان ڕۆژی عەرەفە ڕۆژی عەرەفە گەورەترین ڕۆژەکانی ساڵە بۆیە ئەگەر کەسێک توانین هەر ڕۆژەکە بە ڕۆژوو بێ ئەگەر نەیتوانی با ڕۆژی نۆهەمی کە ڕۆژی عەرەفەی هەر ئەو فرسەتە لە دەست نەدا کە بێتە کەفارەتی گوناهی 2 ساڵ بەڵێ باز لە خێر و سەدەقەکردن لەم ڕۆژانە لە نۆمینەی حاجیان دەکەین خێر و سەدەقە چۆنە بێ ئەنجام درێ مسلمانان چڕەکارێک بگرنە بەر لە هەمان کاتدا ئەبێت چۆن بێت بەڵێ دیارە خێر و کردەوەی چاک و عملی ساڵح زۆرە ئینسان بتوانێت خوا لە خۆی ڕازی بکە ئینسان بتوانێت بە کردەوەکانی خوای تەبارەک و تەعالا لە خۆی ڕازی بکە و بەهەشت بۆ خۆی بکڕێ بەڵام کردەوەی چاک هەیە چاکە هەیە چاکترە ئەوەی کە زۆر گرنگە لەم ڕۆژەدا دەگەلەوەی کە ئینسان حەق الله حەقی خوای تەبارەک و تەعالا لە نوێژ و تاعەت و عیبادەتەکانی ئەوە واجبەکە جێبەجێ بکە بریتیە لە بەتایبەت لەم ئەسر و زوروف و سەردەمەی ئێمە کە بەداخەوە ینی معیشەت ناڕەحەتە هەیە کرێخانەکەی پێ نادرێ و نەخۆشی زۆر بووە کابرا ناتوانێت دەواکەی بکڕێت داوا دەرمانەکەی بکڕێ بۆیە هاوکاریکردنی خەڵکی یەکێکە لەو کردەوە چاکانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لیان پرسی چ کەسێک لای خۆی پەروەردگار زۆر باشە فەرمووی خێڕکم ئەنفعکم للناس ئەو کەسەی کەوە چاکترین بێ بۆ خەڵکی کێ زۆر چاکە بکات لەگەڵ خەڵکی لای خوا زۆر باش و هەروەها پێغەمبەریان صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەگەر ئینسان بەدەم ئیشی مسلمانێکەوە براکەیەوە بڕوا ئەوە باشترە لەوەی کە مانگێک لە مزگەوتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیعتیکاف بکە ئیعتیکاف یعنی هەر نێتە دەرەوە لە مزگەوتەکە ئیلا مەگەر بۆ حاڵاتی دەزوێنژ و ئەوانە نەبێ حەد لەناو مزگەوتەکە بمێنێتەوە بە شۆڕ عیبادەتی خوا بکە نوێژی تاعەتی بکات ئەفەرمێت تۆ هەنگاوێک بنێی بۆ ئەوەی ئیشی مسلمانێک جێبەجێکی بچی قەرزی قەرزارێک بدەیتەوە بچی یارمەتی بدەی لە کێشەیەکی هەیە مشکلەیەکی بۆی حەلکەی بچی دەواکەی بۆ بکڕی بچی کرێخانەکەی بۆ بی بچی یارمەتی بدەی بچی نانی خوانی سفری بۆ ئاوادان بکەی بچی یارمەتی بدەی بۆ ئەوەی کە ئەم دە ڕۆژە ئەکاتە نۆهەمینەی حاجیان ئەکاتە 9 ڕۆژ پێش ینی ڕۆژی دەهەم ڕۆژی جەژنە بچی یارمەتی بدەی بۆەوەی لە جەژنا پۆشتە بێ فەقیر و هەژارەکان لە جەژنا وەکو باقی خەڵکەکانی سفریان ئاوادان بێ و هەروەها دڵیان خۆش بێ ئەوە پێغەمبەریانە فەرمێ صلی الله علیه وسلم لە حق الله کە عیبادەت و اعتیکاف و ئەوە ئەفەرمێ یەک هەنگاوی ئەوە لە مانگێک عیبادەت لە لای من لە مزگەوتەکە پیان سەڵ فەرمێ بۆ ئەوەی تەشویقی ئیمانداران بکە کە بەدەم یەکەوە بۆیە کردەوەی چاک ئەمڕۆ کردەوەی چاک زۆرە و ئینسان ئەتوانێت بەهەشت بۆ خۆی بکڕێ و ئینسان ئەتوانێت خوا لە خۆی ڕازی بکە ئەتوانێت بە ڕۆژوو بێ ئەتوانێت نوێژ بکە ئەتوانێت هەمووشەی مزگەوت بکە لەو لایشەوە ئەتوانێت خەڵکی دڵخۆش بکە هاوکاری فەقیر و هەژار بکە هاوکاری نەخۆشەکان بکە و هەروەها لەم ڕۆژ سەردەم و زروفە کە تۆزێک وشکە ساڵیە عادەتەن ئەتوانێت مەسەلەن ئاو کە یەکێکە لەوانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی کابرایەک پرسیاری لێ کرد دایکم مردووە چی بۆ بکەم بەخێر چی باشە کە لای خوا زۆر گەورەیە فەرمووی ئاو بچوو بیرێکی هەڵکەن ناویان نابیرەکەی دایکی سەعەت هەرکردی وەقف بۆ ئەوە کە بۆ دایکی کە خێر و سەوابێکی گەورەی هەیە هەم بۆ مرۆڤەکان و حتا بۆ ڕۆح لەبەرەکان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ کەسێک خوای تەبارەک و تەعالا بەخشی بە چەند قومێک ئاو کە دای بە بە سەگێک کە هاتە دەرەوە سەیری کرد لە بیرەکە ئەم سەگە ناتوانم بچێت لەم بیرەیە ئاو بێنێتە دەرەوە هەڵسوو بە پێڵاوەکانی خۆی ئەندازی ئاوی بۆ هێنا دای بەدەمی و خواردیەوە پێغەمبەریانە فەرمێ ساسم خوا لەبەر خاتی ئەو چەند قومە ئاوە بەخشی ئەی ئەگەر کەسێ هەر بیرەکە هەڵبکەنێ ئەگەر کەسێ هەم بۆ حیوانات و حەشام بۆ ئینسان و مرۆڤەکان وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم کە ڕێزینە بۆیە ئینسان لەم کاتەیە بتوانێت لە بواری مەسەلەن لەم هینا
هاوکاری خەڵک بکات لە ئاو لە خواردەمەنی و لە ئەوەی بتوانێت درێغی نەکە ئەتوانێت لەم چەند ڕۆژەکە کردەوەی چاکتیا زیایە خێری زیاترە لە ساڵەکە خوا لە خۆی ڕازی بکە. بەڵێ دکتۆر ئەمێت جیازی ئەم ساڵم بۆ بکەی لەگە ساڵانی ڕابردوو لاانەیە کەمتر مسلمانان بتوانن سەردانی ماڵی خوا بکەن و هەروەها حەج ئەنجام بدەن بۆی ئەو دۆخی کارێمی کوردستانی تێکەوتووە ساڵی ڕابردووە ڤایرۆس ڕووی لە هەرێمی کوردستان کرد. ئەمێ بزانم چۆن بتوانن کە ئەوانەی ئەشیانە بە تامەزرەوە سەردانی بکەن خێر و ئەجر و پاداشتیان وەربگرێت لە هەمان کاتدا ئەگەر لە ڕێگە و نەشتوانن سەردانی ماڵی خوا بکەن. بەڵێ دیارە بەداخەوە ئەمە 2 ساڵە بۆ حاجی بۆ دەرەوە ساڵ بە هیچ حاجیەک ناتوانێت لە دەرەوەی سعودیا بە بڕیاری فەرمانڕەوا یاخود ئەوانی کار بەدەستانی سعودیا ناتوانێت هیچ حاجیەک لە دەرەوە بڕوا بەشداری بکات لە حەج ئەمساڵ ئیلا بۆ حاجی ناوخۆ ئەویش بە عەدەدێکی مەحدود. دیارە خوای تبارەکە وتعالى دوعای حەزەتی ئیبراهیمی عليه السلام کە قبول کردووە کاتێک کە حەزەتی هاجرە خاتون و حەزەتی ئیسماعیلی بردەوێ بە منداڵی لەوێ داینان لە شوێنێکی کە ئاوەدانی لێ نییە ئاوی لێ نییە منداڵ و ئافرەتێک دابنی لەوێ بە فەرمانی خوا لەوێ داینان فەرمووی مادام فەرمانی خوایە خوا فەرمانی کردوە دایانێ و بگەڕێرەوە لەوێ داینان و گەڕانەوە هاجرە خاتون هاواری لێکرد بۆ کوێ ئەڕۆیت منداڵ و ئافرەت منداڵێک و ئافرەتێک بۆ چی جێهێڵی چۆن جێڵی ئەویش فەرمووی فەرمانی خوایەتی دەی کە مادەم فەرمانی خوایە خوای گەورە خۆی یارمەتی ئێمەدا حەزەتی ئیبراهیم ڕۆشت و لە دوورەوە دوعای کرد فەرمووی خوایەوە من خێزان و منداڵەکەم داناوە لێرە هاوکاریان بکە فەجعل ئەفئیدەة من الناس تهوی إليهم خوای گیان دڵی خەڵکی بۆ لایەن ڕابکێشە. هەر ئەو دوعایە وای کردووە کە لە مسلمانان لە هەموو جیهانی ئیسلامیەوە حتا مەزرۆن بچنە مەسجد الحرام بچنە مەکە بچنە ئەوێ تا مەزرۆن ئەوێن کە زیارەت بکەن و زیارەتی کەعبەت الله بکەن ئەوەی کە چوو بێ زیاتر تا مەزرۆێ لەگەڵ مەشەقەت و ناڕەحەتی حەجیش کە ئەوەی کە چوو ئەزانێ کە حەج مەشەقەت و ناڕەحەتێکی هەیە بەڵام زکەیەت و زیاتر تا مەزرۆێ بگاتەوە ئەوێ والحاڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ یەکێک لەو شتانەی کە بۆ ئومەتی پێغەمبەریان صلی الله عليه وسلم خوا دایناوە طبعا نۆمینەی حاجیان و مثلا دەی ذی الحجە و ڕەمەزان و لەیلەة القەدر و هەموو ئەمانە تاسوعا و عاشوڕا و هەموو ئەم ڕۆژە پیرۆزانە کە خوای پەروەردگار دایناوە بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دلیلێکی گەورەیە لەسەر فەزڵ و گەورەی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە كنتم خير أمة أخرجت للناس کە بەهۆی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوا ڕێزی و گەورەیەکی تایبەتی داوە بەم ئومەتی پێغەمبەریانە صلی الله عليه وسلم. بۆیە یەکێکی تر لەو شتانە کە وەکو تەقدیر خوددا داوێتی نێتی ئینسان خوا بەخێرە بۆی نووس هەر نێتەکەی کە نێت ئەهێنێ حەزی پێ ئەکا بە دڵی خوای گەورە بەخێر بۆی ئەنووس. بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ کەسی وا هەیە لە ڕۆژی قیامەتا دێت خێری کردنەوەی مزگەوتێکی بۆ نووسراوە یا ڕەبی من دەسەڵاتم ئەوە نەبووە توانام نەبووە تا مادیەن لە دنیادا مزگەوتێک بکەمەوە. خوای پەروەردگارە فەرمێ ئەی عەبدەکەم ڕۆژێک ڕۆژتی بەلای مزگەوتێک هاوتت خوددایە ئەگەر دەسەڵاتم بواە منیش مزگەوتێکی ئاوامە کردەوە خۆزگا دەسەڵاتم وایە مزگەوتێکی ئاوام کردایەتەوە هەر بەنێتەکەی خوا خەیرەکەی بۆ نووسی و خێری مزگەوت. یا خودە فەرمێ لە شەونێژە لە ئەم دەفتەری ئەعمالە نووسراوە کە فڵانە ئەو شەونێژی کرد بەڵام نەیکردووە. خوای تبارەک و تەعالا فەرمێ تۆ هەڵسایت نێتت هەبوو بەڵام خەو زۆری بۆ ناکە خەوت تۆ من بەنێتەکەی خۆت خەیرەکەم بۆ نووسی. ئەوانەیشی کە تا مەزرۆن چ ئەوانەی کە ساڵانێکی پێشوو مەجای ئەوەش هەبووە کە خەڵک بڕوا بۆ حەج بەڵام ناویان دەرنەچوە لە قورعە حەزیان لێ کردووە بەدڵ هیوا هەبووە فرمێسێک بە چاوی هاتوۆتە خوارەوە کە کاتێک حاجیان ڕۆشتون بۆ ئەوێ ئەم ناوی دەرنەچووە ئەوەندە حەزی پێ کردووە هەموو ساڵێکی بخوا بە حەج بۆی نووسیوە. و ئەوانەیشی ئەم ساڵ کە مەجالیان نییە سعودیە مەسەلەن مەجال نادا بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنا و خۆپارێزیەوە هەر کەسێک کە حەزی پێەکە بەدڵ کە بچێتە ئەوێ تا مەزرۆیەتی ئاواتی پێ ئەخوازێ خوای گەورە بەنێتەکەی خۆی خێری حەجەکەی بۆ نووسی. بەڵێ دکتۆر گەر ئەوانەی بیانەوە لە نۆمینەی حاجیان قوربانیکردن ئەنجام دەن سوودیشی لێوەربوون لە هەمان کاتدا لایەنی پیرۆزی ئیسلام چۆن ڕێنماییان دەکەن بۆ ئەنجامدانی قوربانیکردن؟ بەڵێ خۆی وەکو وتمان ڕێگاکانی گەیشتن بەخوا و ڕازابوونی خوای پەروەردگار کە ئینسان خوا لە خۆی ڕازی بکە زۆرە. یەکێتر لەو ڕێگایانە کە بریتیە لە
قوربانیکردن کە قوربانیکردن سنەتی پێغەمبەریانە صلی الله عليه وسلم و لە حەزەتی ئیبراهیمەوە عليه الصلاة والسلام کە خوای تبارەکە وتعالى بەرانێکی بۆ ئەنێرێ لە ئاسمانەوە وفەدەیناه بذبح عظیم ئەو حیوانە ئەو بەرانە سەر ئەبڕن خۆی و ماڵ و مناڵەکەی و خێزانی و خۆشحاڵی دەرەبڕنەوە کە خوای تبارەکە وتعالى بە حەزەتی جوبرەیل ناتە خوارەوە و ئێمەش وە لەسەر دینی باپیرە گەورەیە حەزەتی ئیبراهیم عليه السلام پێغەمبەریان صلی الله عليه وسلم قوربانی لە مەذهبی ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێ قوربانی سنەتە بۆ کەسێک کە دەسەڵاتی هەبێ و سنەتێکی گەورەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی هەموو ساڵە قوربانی کردووە و فەرموویەتی کە کاتێک قوربانی بۆ حەزەتی فاتیمە کردووە فەرموویەتی ئەی فاتیمە وەرە حازر بە لە کاتی سەربڕینەکەی قەسەم بۆ کەسە نەفسی محەممەدی بەدەستە بە یەکەم قەترەی خوێنەکەی کە ئەڕژێتە سەر زەوی خوا لە هەموو تاوانەکانت خۆشە فەزڵێکی گەورەی هەیە ئینسان بتوانێت خۆی ئامادە بکە لەم دە ڕۆژە ئەوە بتوانێت چاکە بکە لە یەکەم ڕۆژ دەهەمینی مانگی ذوالحیجە کە یەکەم ڕۆژی جەژنی قوربانەکە هەتا وەکو سێ ڕۆژیش دوای ئەوە کە ئەیامە تەشریقەواتە 4 ڕۆژ لەم 4 ڕۆژە ئەتوانێت ئینسان قوربانی بۆ خوددا بکات لە ساڵێکە ئەو 4 ڕۆژە غیری ئەوە حیوان سەبڕێ بێتە سەدەقە بەڵام لەو 4 ڕۆژە ئەبێتە قوربانی کە شعارە ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب شعار إسلامه هل كس تعظيمي بك وأخوي تبارك وتعالى أفرمي لن ينال الله لحومها ولا دماؤها ولكن يناله التقوى منكم أفرمي قوشت خيانكي ناقا بخدا بلام تقوى أويك إنسان بو خداي أكا أو أقاب خدا وأخوي تبارك وتعالى همي لنا ميزاني أعماله کردەوەکانی لە ڕۆژی قیامەتە پاداشتی ئەداتەوە دێتەوە پێشتری خۆی. بەڵێ منەمێت باز لە شێوازی قوربانیکردن بکەم بەشێکیان لە هەندێکشان لەوانەیە تەندروست نەبێ قوربانیکردن ئەنجام بدەن یاخود لە نێو ماڵەکانیاندا کە ڕەنگە بێتە هۆی هەرازبوونی مسلمانانی دراوسەی کەواتە تۆ ڕێنمای چێ بۆ ئەمانە لە هەمان کاتە چۆن دەبێت ئەو قوربانیکردن ئەنجام بدرێ هەم لە ڕووی تەندروستی و کۆمەڵایەتی و ئاینی شەوانێ کە بتوانێت کۆنتاکتیانە بوو پێکەوەیانەوە ببەستێتەوە. ئاینی پیرۆزی ئیسلام گرنگی تاوی داوە بە تەندروستی ئینسان حتا ئەوە بوو لە کاتی ساڵی ڕابردوو داخستنی مزگەوتەکان زۆر مامۆستایان و لە جیهاندا مەسجد الحەرام کەعبەت الله تەواف وەستا کەس تەواف نەکە مەسجد الحەرام مزگەوتەکەی پێغەمبەریان صلی الله عليه وسلم کە چەندە ئینسان تامەزرۆیە بچێتە خزمەتی رسول الله صلی الله عليه وسلم داخرا حچی مزگەوتەکانە لە جیهانە شوێنە پیرۆزەکان داخرا لەبەر خاتی تەندروستی لەبەر خاتی تەندروستی مرۆڤ چونکە هەموو شتێک کە خودای تەبارەکە وتعالە هەموو شتێکی لە پێناوی و مرۆڤ و خزمەتی مرۆڤ داین کردو بۆیە لە کاتێکا کە ئینسان ڕۆژوو چەند گەورەیە مانگی ڕەمەزان ئەگەر کەسێک ناساغ بێ شەرع فەرمێ بچێتە لای دکتۆر شەرعی گێڕێتەوە بۆ لای پزیشکێکی لێزانی موسڵمان پێی بڵێ بۆ سەحەتت زەرەرە ئەو ئینسانە بە ڕۆژوو نابێت توانێت فیدیەکەی بە مادام تەندروستی ئینسان بکەوێتە ناڕەحەتیەوە لە کاتێکە ئینسان بکەوێتە هەر حاڵاتێکی ناڕەحەتی هەموو قەدەغە کراوەکان کە خوددا قەدەغەی کردو بۆی حەڵاڵە بێت لەبەر خاتی ڕۆحی ئینسان بۆیە تەندروستی ئینسان لە پێش هەموو شتێکەوەیە و ئینسان هەر شتێکیش لە ئیسلامە کە ئەیکە ئەبێ لە پێشە لایەنی تەندروستیەکەی لێک بداتەوە و سەرڕای ئەوەش لایەنی کۆمەڵایەتێک لەوانەیە کابرا لە دراوسێکە مەجالی نەبێ لەسەر شەقامەکان حیوانێک سێ بڵێ دراوسەکەی ناڕەحەت بکە شەرع ئەمانەشی هەموو لێک داوەتەوە بۆیە باشترین حەل ئەوەیە ئەو کاتە ئەگەر بتوانێت لە ماڵیشەوە نەبێ قوربانیکردن بۆ خوددا لە هەر شوێنێک بێ خوددا لە ئاگای لێە لە قەسەبخانەکان بێ مەسەلەن لە هەر شوێنێکا بێ کە پاک و خاوێن بێ ئەتوانێت قوربانیەکەی بۆ خودای تەبارەک وتعالە بکە و فەرقی نییە یەک زەڕە لە خێر و سەواب و چاکەیە قوربانیەکەی کردووە حتا ئەگەریکێ بکە بە وەکی بڵێ تۆ بچۆ ئەوە لە وەکیلی منەوە ئەو حیوانە بۆ سەر بۆ قوربانی منەمە بزانم گرفت بۆ خێر دروست دەکات لە کاتی قوربانیکردن بۆ منە ئەو خێزانانە یاخود ئەو ماڵانەی ئاینەوە قوربانیکردن ئەنجامدان ڕێژەی دابشکردنی قوربانیکردنەکەیان دیاریکراوە بۆنە بەشێک دەڵێن بە دراوسەکان نایبەخشم تەنها بۆ منداڵانە دەبەخشم کە بێ باوانن ئایا ئەمە چۆنە؟ طبعا قوربانی دوو بەشە بەشێک ئەگەر نەزر بێ نەزری کردبێ لەسەر خۆی توێتی نەخۆشێک ئەگەر ئەو نەخۆشی شیفادا من قوربانی یەکەم ئەمە خاصە بە فەقیرەوە ئەمە ڕاستە ئەبێ بیبەخشێتەوە بەسەر فەقیر و هەژارەکان حتا پێستەکەشی ئەگەر میتپارە بکا بێ بیدا بە فەقیر و هەژار خۆی و منداڵی بچووک و خێزانیشی ناتوانێت لە گۆشتەکەی بخواوە نەزرە بەڵام قوربانیکردن کە سنەتە
کابراڵە من قوربانیەکەم ئینشەڵڵا ئەگە قوربان هاو دەسەڵات قوربانیەکەم ئەمە سنەتە قوربانی خۆی بۆ خۆی وەکوتمان سنەتی پێغەمبەریانە صلی الله علیه وسلم ئەمە ئەتوانێت باشتر وایە بە دراوسەکانی تا تایسەیەکیشی ئەتوانێت بۆ ماڵ و مناڵی خۆی لێشی هەڵە بگرێ و ئەتوانێت بە تصرفی تیا بکە بینێرێ بۆ خزم و کەسوکاریشی لە هەر شوێنێک بێ و ئەتوانێت مەسەلەن لە بەرەو دراوسێ باشتر وایە بۆ ئەو ئولفەت و محەبەتەی لە نێوانیان دروست بێ ئەو قوربانی سنەت هەر لە بەرەو دراوسێەوە دەست پێ بکرێ تە پێویست ناکات بچێ بگەڕێ بە شوێنە هەر لە بەرەو دراوسی خۆیەوە باشتر وایە دەست پێ بکە بیبەخشێتەوە بۆ ئەوەی قوربانی خۆی جگە لەوە عیبادەتە تام و چێشێکی هەیە لە مەناو عایلە و ماڵومدا کە قوربانی کردووە دەرونێکی ئارام و وەکو چۆنە لە خۆشیە خۆشحاڵێکی تایە و لەگەڵ ئەوەیشە ئەو بەخشینەوەی گۆشت و هینە ئولفەت و محەبەت و خۆشەویستیەک دروستەکە بۆیە هەر لە دراوسەکانی خۆیەوە باشتر وایە دەست پێ بەڵێ لە نۆمینەی حاجیاندا دەتوانرێت قوربانیکردن بۆ مردوان ئەنجام بدرێت ئەبەت ئیلا لەو چوار ڕۆژانە بێ حتا پێش نوێژی جەژنیش لە ڕۆژی دەهەم پێش نوێژی جەژن حیوانەکە سەر بە قوربانی حساب ناکرێت لە سەردەمی پێسەم هەندێک چوو بوون وتوبیان وڵا با حاضر بێ ئێمە تان چی نوێژەکەکەین قوربانیەکەمان بکەین جا بچین نوێژەکە بکەین پێغەمبەر صلی الله علیه و فەرمووی ئەو بۆتە سەدەقە نەبووتە قوربانی ئیلا ئەبێ لە دوای نوێژی جەژن یاخود خۆر بە قەدەری ڕمێک بەس بێتەوە کە کاتی نوێژی جەژن دێت دوای نوێژی جەژن دەست پێ ئەکا قوربانیکردن لە غەیری ئەوە لە ساڵەکەیە لە هەر ڕۆژێکە بیکە بە قوربانی حساب ناکرێ ئیلا لەو چوار ڕۆژەی جەژنانە بێ لەو چوار ڕۆژە ڕۆژی یەکەم کە دەی زیلحیجەکە و سێ ڕۆژەکە کە پێوتێ سێ ڕۆژی ئەیام التەشریق ئەوە بە قوربانیکردن حسابە ئیتر غەیری ئەوە ئەتوانێت سەدەقە بەڵێ ئەتوانێت حیوان سەر بڕێ بە سەدەقە بۆ مردوو بەڵام قوربانی بکە ئەبێ لەو چوار ڕۆژە لەو چوار ڕۆژە ئەنجامدانی بێمە سەرباسی حەج و عومرەدا بەشێکیان حەج و عومرە ئەنجام دەدەن بەڵام ئەیانەوێت دووبارە ئەنجام بدەنەوە ئەمە ئەبێت دووبارە ئەنجام بدات و یاخود ئەو بڕەپارەی کە دیاری کردەوە لە حەج و عومرە ئەتوانێت دابەشی بکات بەسەر ماڵ هەژارەکاندا بەڵێ خۆی حەج و عومرە سنەتە خۆی حەج و عومرە فەرزە بەڵام بۆ دووهەم جار کە وەکو پرسیارەکەت کرد دووهەم جار سنەتە ئەبێت حەجی سنەت یا عومرەی سنەت بەڵام ئەگەر بکرێت کابرا بتوانێت دابەشی بکات بەسەر فەقیر و هەژارانیشە قچێک ئێستا ئەم ساڵ کابرا نەیتوانێت بچێت بۆ حەج وەڵای ئەو پارەی کە دایناوە بیدا بە فەقیر و هەژار بیدا بە دەرمانی نەخۆش هاوکاری خەڵکی پێ بکە واللهی برا لەوانەیە لای خۆی تەبارەکە و تەعالا خێریە حەجەکەی زیاتر بگات چکە یەکێک لە پیاو چاکان کاتێک ڕۆیشتەوە بۆ حەج لەوێ خەوی بینیوە لە خەوی فەرمێتی ئەم ساڵ عددی حەج مەسەن ئەوەندە هەزار نەفەرە بەڵام خوا لەبەر خاتی یەک کەس کە نەیشاتەوە بۆ حەج حەجی هەمووی قبول کردو لە خەوەکە پێڵێن کە لە دیمەشق و لەوێ و ناوی عەلی و فڵانە و ئەویش کە خەوەکەی خەبەرێ بێتەوە کە یێتۆ لە حەج ئەچێ بۆ ئەوێ کەچێ سێرەکە کابرایەکە ئیسلاحان کە ئێمە لای خۆم پێڵێن پینە چییە پاری کۆ کردوتەوە بچێ بۆ حەج بەڵام نەیتوانێ ئەم چێ دەستی ماچەکە و ئەڵێ چیت کردووە تۆ ئەویش ئەڵێ بۆچی تۆ ئەڵێ من هاتووم بۆ لای تۆ شتێکی چاکت کردووە ئەڵێ وەڵڵاهی من پارەم کۆ کردووە بچم بۆ حەج بەڵام ڕۆژێک ڕۆشتمە دەرەوە سەیرەکەم ئافرەتێک هاتووە لەسەر زبڵخانە زبڵدان لەوێ هی نەکات لاکێکی مدارۆبی بردو ماڵەوە منی شوێنی کەوتم وتم باشە مە حرامە وتی بۆ تۆ حرامە بۆ ئێمە حەڵاڵە وتم بۆچی وتی ئێمە زەڕورە مناڵەکانم خەریکە نەمرن لە برسە من هەڵی بێ باوکم هەیە ئەڵێ منیشتم فڕەیە ڕۆشتم وتم شەر بێ پارەی حەجەکەم بم بە ئێوە چۆم حیوانم بۆ کڕین هێ نام دڵخۆشم کرد ئەم ساڵ ناچم بۆ حەج وتی دەی موژدە بێ لێو نەک خێری حەجە بۆ نووساوە خوا حەجی حاجەکانشی لەبەر خاتی تۆ کە نێژاتی بۆ حەج قبول کردووە لەبەرەوە هەندێک شت هەیە ئینسان حەج لە دەرگاکەی خۆیەتی هەلەبان ماڵەکەی خۆیەتی بەڵێ ئەم ساڵ کە ناتوانێت ئەتوانێت ڕێگەی حەج نییە پارەکەی بدا لەوانەیە خێری دەیان و سەدان حەجیشی بۆ بنووسری بۆ ئەوەی حەج و عومرەکەی صافی بێت و خۆمان باسی لەوە دەکەین گەربێت و پەیوەندێکی جابڕاوی هەبێ یاخود سیلی ڕەحمی لەگەڵ کۆمەڵی کەسانێک دانەبێت ئەهەن پەیوەندیان نەما بێت دەکرێت حەج و عومرەکان جام دەیان پێش ئەوە ئەبێت بەشێکی صافی هەمووی تەواو بکات پەیوەندیەکان ڕەبکاتە ئەو کاتە توانێت ئەنجام بەڵێ یەکێک لە شروطی یاخود بڵێن ئادابی حەج کە ئینسانە چێ بۆ حەج بۆی حەجەکەی قبول بێ چەند شتێکی بۆ دانراوە یەکێکیان بریتیە لەوە کە ئینسان ڕەدی مەزڵەمە بکە ئەگەر زوڵمی لە یەکێک کردووە خوا نەخواستە بچێ بۆ لای گردنی خۆی پێ ئازا بکە ئەگەر حەقی خەڵکی لایە حەقەکە بداتەوە ئەگەر ناڕەحەتی کردووە گردنی خۆی پێ ئازاد بکە بۆی حەجەکەی قبول بێ بۆ چونکە هەموو شتێکی ئینسان کە خوای تەبارەکە و تەعالا هەموو عیبادەتێک بۆ ئەوەیە کە ئینسان لە خراپە بگەڕێتەوە نوێژ ئین الصلاة تەنها عن الفحشاء والمنکر نوێژ ئینسان لە خراپە گەڕێت وانەکە
ئەو نوێژەی بزانە ئیسفادەی لێ نەکردو هەرەوەیە کە فەرزەکەی ئەنجام داوە و هەروەها ڕۆژوو كتب عليكم كما كتب على الذين لعلكم تتقون بۆ ئینسان تەقوای هەبێت و هەروەها حەجیش بۆ ئەوەیە ئینسان کە ئەچێتە ئەوێت تەوافەکە کە بزانێ خوایەک هەیە خالقێکی هەیە ئەو خوددایە کە لی خۆشەوێ خودایەکی بەبەزەیە طبعا ڕۆژی عەرەفە کە ڕۆژێکی گەورەیە کە حەجی تیا ئەنجام دێت لەوێ لە عەرەفەیە پێغەمبەر فەرمی صلی الله علیه و سلم هەر کەس چووە ئەوێ ئەگەر بڵێ خوا لێم خۆش نابێ گوناهبارە بێ يعني بزانێ کە خوای تبارەکە و تعالی لی خۆش بێ و من ڕۆژێکی گەورەیە نەک هەر بۆ حاجی بۆ خەڵکی خەیریش لەو ڕۆژە خوای گەورە بە نەزەری ڕەحمەت سەیری عەبدەکانی ئەکا و ڕۆژێکی زۆر گەورەی لە ڕۆژەکانی ساڵ و خوای گەورە لە هەموو عەبدەکانی ئەبورێ خۆی ئەمانە هەمووی کە باسمان کرد لەم بەرنامە ئەگەڕێتەوە بۆ ڕەحمەتی خوا ئەمڕۆ بەداخەوە ئەڵێم ئیسلام کراوەتە زەحمەت لە ڕەحمەتەکەی لایداوە بەهۆی کۆمەڵێک داعی یا کۆمەڵێک لەوانەی کە ئیسلام ئەگەێنین ئەگینا خۆی ئاینی پیرۆزی ئیسلام ئاین ڕەحمەتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێت دەرگای تەوبە لەسەر ئینسان دا ناخرێت تا ئاخر لەحزەی ڕۆحدەرچوونەکەی کە لە قورگایەتی دەرگای تەوبە کراوەیە ئینسان کەسێکی بینی کە لە چۆر لە شوێنێکە بۆ نمونە تاوانەکە بەیانی بەو چاوە سەیری نەکات تاوانی کرد لەوانەیە لە عینە لەحزە تەوبە کرد خوالی خۆشە بێ ئینسان خوای تبارك وتعالى فەرمێ ڕەحمەتی وسعت كل شيء ڕەحمەتی من هەموو شتێک ئەگرێتەوە هەموو شتێک ئەگرێتەوە ینی ئەم مؤمنە حاجیان و ئەم حەج و ئەم عومرە و ئەم قوربانی و ئەمە خۆی بەشێکە لە ڕەحمەتی خوا بۆ ئەوەیە ئینسان تەشویق بکات هەناوێک بنێ بەرەو خوا بۆی خوالی خۆش بێت زۆر سپاس بۆ دکتۆر مەجید سەعید زانای ئاینی سپاس بۆ ئامادەبوون لە بەرنامەی بەینی باشکردن